هەموو شۆڕشێک لە ئەجا چ ژنانە چ پیاوانە بۆ ئەوەی کە سنووری کۆیلایەتی دەرباز بکە و بچێتە ئەوەی کە داوای ئازادی و مافی خۆی بکە یەکەم شت کە پێش شۆڕشی چەکداری پێویستی بە شۆڕشی فکری هەیە پێویستە لە ڕووی فکریەوە ژنان خۆیان ئازاد بن و پەرە بە ڕۆشنگەری فکری خۆیان بدەن و دوای هەندێشتی لاوەکی نەکەون و لە ڕووی ڕۆشنبیریەوە زۆر گرنگە کە ژنان باگراوندێکی سەقافی وشیاری زۆر گەورەیان هەبێ بۆ ئەوەی کە بتوانن هەنگاوێکی جدی بنێن چونکە تەنانەت شەڕی چەکداریش ئەگەر فکر و ئایدۆلۆژیایەکی باش و پتەوی لە پشتەوە نەبێ ئەوە ئەو شۆڕشە دڵنیان فەشە لەهێنێ چونکە هەموو شۆڕشەکان پێویستە ڕابەرایەتێکیان هەبێ ئەو ڕابەرایەتیش بە فکر ئەکرێ سیستمی سەرمایەداری ئیتر خۆی قەیران لە دوای قەیران دروستێکە کە مەبەستێتی خۆی ئەگەر سیستمەکە مەبەستی بێ نەک هەر کێشەی ژن حالەکە بەعکسەوە ئێستا حالیان خۆی دروستکەری کێشەکانی ژنانە خۆی وای کردووە قەیرانێک دروست بکات کە تایە ژن چەساوە بێ تایە ژن پلەدوو بێ بۆ ئەوەی کە چۆنەڵی ژنان سوود لە فکری ژنان وەرنەگرێ و ژنان نەیەنەکایەکی سیاسی و ڕۆشنبیری و ئەوە بۆ ئەوەی ترسان لە دەسەڵاتی پیاو سالاری و لە دەسەڵاتی ئەوەی کە سیستمە سەرمایەدارەکەی خۆیان لە دەست بچێ بۆیە شتێک نییە یعنی شتێک نییە یان قەیرانێک بوونی نییە شتێک نییە بە ناوی قەیران ئەگینا ئەو قەیرانانێک کە هەیە هەمووی دروستکراون و هەر هەمووی بۆ ئەوەیە کە بەداخەوە کە ئەڵێم دۆزی ژن کە بەداخەوە کە لە ناو هەموو دنیای ئێستا شتێک هەیە بە ناو دۆزی ژنەوە کە ژن دۆزێکی هەیە من بەداخم بۆ ئەوە بەڵام ئەمەش کە دۆزی ژن خۆیان دروستیان کردووە خۆیان وا ئەکەن کە ژنان دایمەن جیاوازتر بن پلە دووتر بن نەگەنە ئەو پلە و پۆستەی کە خۆیان مەبەستیانە بە هەموو شێوەیە کاریان لەسەر ئەوە کردووە کە ژن لە هەموو تەوەرەکانە لە هەموو کایەکانە پاشە کشێ بکە دۆخی ژنان لە خراپترین لە هیچ کاتێک بەقەدەر ئێستا وەزعی ژن لە باشوورە خراپ نەبووە ئەگەر سەیری ساڵی هەفتاکان بکەین هەرچەند ژن کەمتر لە کایەکانی دەرەوەدا ئەبێنرا لە هەموو سێکتەرەکانی ترا ژن کەمتر ئەبێنرا بەڵام ئەو ژنانی کە ئەبێنران بۆ نمونە لە جامیعەکانە ئەگەر بێتە سەیری شێوازی جلوبەرگەکانیان بکەی زۆر لە ئێستا ئەوانەی ئێستا زۆر پۆشتەترن لی ئەوان بەڵام ئەو کاتە ئەتوانم بڵێم چۆنەڵی سەقافەتێکی تر هەبوو ڕۆشنبیریەکی تر هەبوو ئێستا ژنانمان پۆشتەترن بەڵام کێشەمان زیاترە ئەمە چی وای لێ کردووە ئەمە وای لێ کردو ئەو عەقڵیەتەی کە لە ئەو دی و سنوورەکانەوە هاوردە ئەکرێ بۆ ناو هەرێم بۆ ناو باشووری کوردستان ئەمە وای کردووە کە جۆرێک لە کێشەیەکی تر دروست ببێت بە جۆرێکی تر ئێمە چۆنەڵی ڕاستە لەوانەیە هێرشی چەکداری نەما بێ هێرشی ئەوە نیە بەو شێوەیە کەم بوو بێتە وەکو ساڵان قەتڵ و عام نەکرێن جینۆساید نەکرێن بەڵام ئەمە هێرشێکی ترە کە لەو دی سنوورەکانەوە ئەکرێت بە شێوازێکی تر جینۆسایدمان ئەکەن یعنی لە خشتەبردننی عەقڵی ژنانە بە لەژێر لە چک و نیقاب و ئەم شتانەیە بۆیە ئەمە بەنسبە دۆزی ژنەوە کە لە خراپترین وەزعەکانیدایەتە لە ئێستاە بەنسبە چارەسەریشەوە چارەسەری ژنان من هەموو کات ئەیڵێم وشیاری ڕۆشنبیری وشیاری یعنی ئەوە نیە ئەم دوو شتا زۆر وەکو حەڵقەیەک بەیەکەوە بەسراون دوای ئەوە ڕێخستنی ئەوە نیە ژنان لە ناو خۆیانە کۆکردنەوەی ژنان لە ناو خۆیانە بەبێ جیاوازی ئایدۆلۆژیا ینی ژنان ئەبێ وا بکەن کارێک بکەن هەرچەند ئەمە وەکو پێشتری ژوتم ئەمە زۆر زەحمەتە بۆ ژنانی باشوور یعنی ئەبێ زۆر کاری لەسەر بکرێ بۆیە ژنان ئەگەر لە ئەو فکر و ئایدۆلۆژی خۆیان هەیەە ئەمە لە لایەک بەڵام ژنبوونیان لە لایەکی تر پێویستە کار لەسەر ژنبوونیان بکەن لە ڕێگەی ئەو مەفهومەوە کە ئێمە هەمومان ژنین
پێویستە لایەنە ئایدۆلۆژیەکە جارێ وەلانێن بین ئیش لەسەر ژنبوون بکەین بۆیە ئەبێ ئەو هەوڵە چڕ بکەینەوە لە ئەوەیە تەنها چارەسەر ئەوەیە زائیدەن ئەوەی کە پێم وتن کە وشیاری چونکە یاسا بەجددی هیچی پێ ناکرێت ئێستا کە ئەمەڵێ ئەبێ یاسا سەروەر بێ یاسا بەرگری لە ژنکا بەڵام ئەگەر تۆ بێ سەیری یاساکان کەی یاساکان هەر لە چوارچێوەی هەرێمی کوردستانە زۆربیان دژە ژنن چی لە یاسایەکێکی کە دژە ژن بێ خۆت وەرە خۆت ڕۆشنبیر بکە و خۆت بپارێزە لە ئەو شتانەی کە ئەیسەپێنن بەسەر تا قوبوڵی مەکە لانی کەم قوبوڵی مەکە تاکە چارەسەر ئەوەیە خۆیان ڕۆشنبیر بکەن و ئایدۆلۆژیەکانیان وەلا بنێن و بێن لەسەر ژنبوونی خۆیان کار بکەن.